بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. وەفدی باڵای کۆمەڵی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی لە شاری هەولێر کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا تاوتوێی کاراکردنەوەی پەرلەمان و بژێوی خەڵک و ڕیفراندۆم کرا بە میوانداری بەڕێز ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان. تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. کۆمەڵی ئیسلامی کوردستان پرۆژە حوتخاڵێکی یەکێتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و کارەکردنەوەی پەرلەمان بە ئەرێنی دەزانێت، بەڵام بۆ پشتیوانیکردنی پرۆژەکە داوای گرنتی جێبەجێکردنی دەکات. بەو مەبەستە شاندێکی باڵای کۆمەڵی ئیسلامی بە سەرپەرشتی مامۆستا عەلی باپیر سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی کرد لە شاری هەولێر لەگەڵ بەرپرسانی باڵای و حیزبە بوونەوە. لە دوای کۆبنەوەکەدا عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پرۆژەکەی یەکێتی بە باش دەزانین بۆ چارەسەرکردنی کێشەکان، بەڵام دەبێت ڕێکەوتنی سیاسی لەسەر بکرێت و میکانیزمی گونجایی بۆ دیاری بکرێت تا بخرێتە بواری جێبەجێکردنەوە. لەو چوارچێوەیەشدا پێویستمان بە گرنتی هەیە. ئەم حەوت خاڵە بە خاڵی باش دەزانین بۆ ڕێکەوتن لەسەریان و بۆ چارەسەرکردنی کێشەکانمان کە ئێسامە پێدا تێدەپەڕێت و ئەمانە بکرێن بە ڕێکەوتنێکی سیاسی و میکانیزمی گونجایی بۆ دیاری بکرێت بۆ جێبەجێکردنیان لە قۆناغەکانی ئایندەمان. بەڵام دیارە هێندێک وردەکاری و باسی تریشەیە کە زۆر کراوە دەربارەی ئەم حەوت خاڵیان هێندێک بابەتی کە ئێمە بەڕاستی باسمان کردو لە ڕێکەوتنی سیاسی و سەبارەت بە بابەتی ڕیفراندۆم و سەبارەت بە کارەکردنەوەی پەرلەمان و چۆنیەتی کاراکردنەوە و ئاساییکردنەوەی پەرلەمان ئەم بابەتانە هێندێکی ماوە کە بە تەواوی تاوا بکرێت. بڕیار دراوە کە دیارە کۆبوونەوەی تری بەدوا دادێ. بڕیار وایە لەسەر هەمان پرسەی سێشەمە کۆمەڵی ئیسلامی و پارتی و یەکێتی بە سێقۆڵی کۆبنەوە و بە هەمان شێوەش گۆڕان و پارتی و یەکێتیش کۆ دەبنەوە. سەعدی ئەحمەد پیرەش هیوا دەخوازێت کۆبنەوەکان بەرهەمدار بێت و بە زووترین کات بگەنە ڕێکەوتن. دەشڵێت لە قۆناغی کۆتایی سەرخستنی پرۆسەی ئاشتەوایی نیشتیمانی داین. ئێمە ئەمڕۆ لە قۆناغەکانی کۆتایی سەرخستنی ئەو پرۆسەی دیارە ئێمە ئەگەر باسمان لە مەسەلەی ڕێفراندۆمە وەکو دەواازەیەکی یاسایی بۆ گەیشتن بەسەر بەخۆیی و پێمان وایە کاراکردنەوەی پەرلەمان و ئاساییکردنەوەی پەرلەمان بۆ ئەوەی سەقفێکی یاسایی و چارەسەری کێشە یاساییەکانی پرۆسەی ڕێفراندۆم بکە. پەرلەمان بەبێ کاراکردنەوە ناتوانێت ئەو وەزیفانە ببینی. ئەگەر بڕیار پێویست بی پەرلەمانمان پێویستە، ئەگەر یاسا پێویست بی دیسان پەرلەمانمان پێویستە و جگە لەوەیش پەرلەمان بۆ وەزیفەیەکی تریش، چونکە ئێمە لە هەرێمی کوردستان باسمان لەسەر سیستەمێکی پەرلەمانی نظامێکی فدرالیە و لە نظامێکی فدرالی و سیستەمێکی پەرلەمانی بە پەرلەمانێکی داخراوەوە ناکرێت سەیر و سەمەرەیە. پرۆژەکەی یەکێتی کە خۆی لە حەوت خاڵ دەبینێتەوە بەشێک لە خاڵەکان هەمان داواکاریەکانی کۆمەڵە کە پێشووتر ڕایگەیاندبوو. ئەوانیش بریتین لە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و باشترکردنی بژێوی خەڵک و لادانی پاشەکەوتی موچەیە. بەڵام ئەوەی وای کردووە کە کۆمەڵی ئیسلامی تێبینی لەسەر پرۆژەکە هەبێت هیچ وادەیەک و میکانیزمێک دیاری نەکراوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە کە بەشێکیان ڕاستەخۆ پێویستی بە ڕەزامەندی پارتی هەیە، بە تایبەتی یاسای سەرۆکایەتی هەرێم. بۆیە ئەگەر لە کۆبنەوە سێقۆڵیەکە پارتی و یەکێتی بە واژۆ وادەیەک دیاری نەکەن بۆ جێبەجێکردنی پرۆژەکە، ئەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەشداری لە کارەکردنەوەی پەرلەمان ناکات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، ماوەسا بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە کۆبوونەوەکەی ئەمڕۆتاندا لەگەڵ یەکێتی نیشتیمانی بە چ بڕیارێک گەیشتن؟
بەڵێ بەنای خی گەورە میرەبان زۆر سپاس بۆ بەڕێستانەوە بۆم دەفەتا ئێمە ئەمڕۆکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە لە شاری هەولێر دیارە 2 ڕۆژ پێشتر ئەوە سەردانی ئەمەیان کرد وەکو لیژنەیەکی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی هاتن سەردانیان کردین و بیرۆکەی خۆیان وەکو یەکێتی نیشتیمانی و ئەو حەوت خاڵیان پێشکەشی کۆمەڵی ئیسلامی کرد کە ئەوە بیرۆکەی ئەوانە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. ئەمڕۆ ئێمە لەگەڵ برادرانی یەکێتی کۆبووینەوە بۆ قسەکردن بوو لە سەر ناوەڕۆژی ئەو خاڵانە. دیارە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان پێشتر ڕامانگەیاند بوو لە کۆی چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان و قەیرانی ئێستای پەرلەمانی کوردستان و مەسەلەی ڕیفراندۆم لە 5 خاڵە بۆ جەماوەری کوردستان ڕامانگەیاند و دید و تێڕوانین خۆمان لەو ڕۆ بە هەمولایەک ئاشکرا کرد کە ئێمە پێمان وایە بەو 5 خاڵەی کۆمەڵی ئیسلامی ئەتوانین چارەسەری کێشە سەرەکیەکانی خاڵەکان چی بوونەوەی کە پێشتر کۆمەڵی ئیسلامی تاکیدی لێ کردەوە بریتی بوو لە چاکردنی بژێوی خەڵک ژیانی فەرمانبەران و لابردنی ئەو سیستمی پاشەکەوتەی بە زوڵم کە حکوومەت بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانە داینە. دووەم خاڵ مەسلەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و ئاساییکردنەوەی بارودۆخی پەرلەمانی کوردستان ئەمە خاڵی دووەممان. پاشان مەسلەی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم کە سەرەتای سەرهەڵدانی کێشەکان لە هەرێمی کوردستانە لەو بابەتەوە بوو. ئێستاش پەرلەمانی کوردستان ئەبێ قسە لەسەر و بابەتە بکە و ئەم یاسایە ئایا سیستمی سیاسی لە هەرێمی کوردستانی ئێمە ئەبێ پەرلەمانی کوردستان دیاریکە ئایا سیستمێکی پەرلەمانیە یا سەرۆکایەتیە. خاڵێکی تر کە ئێمە باسمان کردووە لە بەلاغەکی خۆمانە مەسەلەی هەڵبژاردنە بە تایبەتی هەڵبژاردەکانی پەرلەمانی کوردستان کە ئێمە بەرەو ئەو وادەیە ئەڕۆین بە هەموو شێوەیەک لەگەڵەوەین هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێ و دوانەخرێ. ئەمە ئێمە تەکیدمان لێ کردوەوە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان. خاڵی کۆتایی مەسەلەی ڕیفراندۆمە کە ئێمە باسمان کردووە و تومانە ڕیفراندۆم لە هەرێمی کوردستانە پێویستی بە زەمینە سازیە، زەمینە سازی ناوخۆیی و دەرەکی. بۆیە ئەم زەمینە سازیە هەتا نەکرێ کە بە قەناعەتی ئێمە تا ئێستاش نەکراوە. تا ئێستش زەمینە سازی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆمێکی سەرکەوتوو لە هەرێمی کوردستان ئەنجام نەدراوە، ڕێگە و شوێنەکان نەگیراوەتە بەر و هەموو جەماوەری کوردستانی شەست بەماکەن. یعنی شپرزەیەکە بەم کارەوە دیارە. بۆیە ئێمە وەکو کۆمەڵ تاکیدمان کردەوە لەوەی کە ئەم بابەتە بابەتێکی مەسیریە، بابەتێکی چارەنووسسازە بۆ هەموو میلەتی کورد، هی مزایدەکردن نییە. پێویستە هەموو لایەنە سیاسیەکان کە خەباتیان لە پێناوی ئەم بابەتا کردووە ئامادەسازی تەواوی و پشگیریشی بکەن. بۆیە ئەم 5 خاڵەی ئێمە باسمان کردووە و ئەمڕۆ لە زمانی گفتوگەکانمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان تەکیدمانسا و پرۆژە کە بەڕێزووتر لە کۆبنەوەکەدا پرۆژە حوت خاڵەکە یەکێتیش قسەی لەبارەوە کراوە. خاڵی هاوبەشێ لە نێوان هەم پرۆژەکەی ئەوە کە پێشتر ڕاتەنگیان لەگەڵ ئەم پرۆژەیەکێتی نیشتیمانی. بەڵێ پرۆژەکەی یەکێتی نیشتیمانی ئەم 5 خاڵی ئێمە لەخۆگرێ زایدەن 2 خاڵی تریشان ئەوان بە گرنگ زانیوە مەسەلەی دەستور و مەسەلەی لیژنەی داهاتی نەوت و گاز لە هەرێمی کوردستان ئەجینە هەرو خاڵانەیە کە ئێمە تاکیدمان لێ کردووە. بۆیە ئێمە گفتوگۆکانمان گفتوگۆیەکی جددی بوو بەڕاستی و بیرروبۆچوونی خۆمان لەو ڕۆخستە ڕوو هەردوولا و نزیک بووین لە یەک لە بۆ ئەو تێڕوانینانەمان بۆ چارەسەری کێشەکان و ئەم گفتوگۆیانەی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەردەوامە و سبێنێ ژێمە کۆبوونەوەی ترمان هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان بۆ قسەکردنێکی نیهایی لەسەر ئەم بابەتە و باسکردنی بیرروبۆچی خۆمان لەو ڕۆ. بەڵێ زۆر باشە بەس بۆکو بە دیاریکراوی ئێوە ئەم پرۆژەتان بەلاوە باشە پرۆژە حوت خاڵەکە یەکێتی ئەگەر جێبەجێ بکرێت. ئێمە سەر بەڵاسی بیرروبۆچوونی خۆمان لەو ڕۆخستۆتە ڕوو ئەویش ئەوەیە ئێمە لەگەڵ هەموو قاڵێکی باشین و هەموو لایەنەکان خاڵی باشیان وتووە نەکەرێکێتی نیشتیمانی نە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕانیش بەلاغی بۆ قسەی باشی کردووە. هەموو لایەنەکان بیرۆکەی باشیان هەیە. گرنگ جێبەجێکردنی ئەم خاڵانەیە. ئەو میکانیزمانە چین ئەم خاڵانە لەسەر ئەرزی واقع جێبەجێەکەن. ئەمە قسەی ئێمەیە. ئێمە لەگەڵەوەین زەمینە سازیەکی باش بکەین و ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان
ئەو پێنج لایەنە سەرەکی هەرێمی کوردستان بکرێت بۆ کاراکردنەوەی پەرلەمان و بۆ جێبەجێکردنی ئەم خاڵانە کە هەموو لایەکمان مەبەستمانە. ئالێرا ئێمە بەڕاستی قسەکەمانەوەیە پێویستمانە بەوەیە کاتێک پەرلەمان کاراکرێتەوە هەمومان ئیشکەین بۆەوەی پەرلەمان تووشی قەیران نەبێتەوە، هەمومان ئیشکەین بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان بتوانێت بە ئەرچی خۆی هەڵسێ کێشەی بۆ دروست نەکرێتەوە، لایەنێکی سیاسی لا على التعین معەن نەیەت دەست خاتە ناو کاروبارەکانەوە ئیشەکانی ڕاگرێ، ئەمە جارێکی کە تەحریم کەین تەجریمی کەین بە تاوانی بناسیێنین و هیچ کەسێ جارێککە شکۆمەندی و ڕێزی ئەو پەرلەمانە نشکێنێ کە نوێنەرانی خەڵک لەوێ دەوامەکەن و نوێنەرانی خەڵک لەوێ یاسا دەرەکەن. بۆیە بەڕاستی ئێمە قسەمان لەسەرەوە کردووە کە ئەبێ لەسەر ئەم بابەتە بین بەرنامە ڕێژەیەکی تۆکمەت دانین و تەنها هەرەوە نەبێ ئێمە بڵین دەرگای پەرلەمان بکرێتەوە پەرلەمان ئاسایی تا ئێستا هیچ زەمانەتێک هەیە بۆی مەسەلەن پەرلەمانی کوردستان پەک نەخرێتەوە و ئەو خاڵانش کە مەسلەی سیستەمی پاشەکەوتە مەسلەی یاسای هەمواری یاسی سەرۆکایەتی هەرێمە ئەمانە جێبەجێ بکرێن زەمانەت چی؟ ئێمە قسەکەمان لەسەرەوەیە ئیتیفاقی سیاسی نێوان ئەم پێنج لایەنە سەرەکیە زمانی سیاسیە، ئیتر شتی تر مامەدەستەوە نێ بڕاستی و ئێمە ئەبێ لە ڕووی سیاسیەوە خۆمان ڕێکەوین. ئەمەش نەکەین هەر ئاوا بڵین پەرلەمانی کوردستان دەرگا بکاتەوە و ئیتر هەمومان فراکسیۆنەکان بڕۆن و دەستکەنەوە کارەکانی خۆنە، ئەمەش ئەو زەمانەش نایاڵێ، یعنی ئەو زەمانەش نادا پێمان. بۆیە ئێمە ئەڵێن لایەنە سیاسیەکان کە بەڕاستی ئەوان نوێنەرایەتی جەماوەری کوردستانەکەن و زۆرینەی پەرلەمانی ئەم پێنج لایەنە سەرەکیە پێکیێنن لە پەرلەمانی کوردستان. ئەم پێنج لایەنە پێویستە بە ئیتیفاقێکی سیاسی نوێ لەسەر کاراکردنەوەی پەرلەمان ڕێکەوین و پاشان بڕۆین بەرەو کاراکردنەوەکە. ئەمەش بۆ چییە؟ ئەمەش بۆ ئەوەیە بەڕاستی هەم پەرلەمان هەستکە بە پشگیریەکی سیاسی حیزبە سیاسیەکان بۆی، چوە گەر فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هەستکەن حیزبە سیاسیەکان لە پشتیانەوەن دامیانەکەن هاوکاریانەکەن بۆ هەنگاوەکانیان ئەوانیش باشتر کارەکانی خۆیان ڕێگەخەن و باشتر بە سیقەیەکی زیاترەوە دێن گفتوگوی جدیانە لەسەر ئەو بابەتانەکەن. بۆیە ئێمە لەگەڵەوەین ئەوە بەو شێوەیە بێ، بەڵام ئەوە شتاکی دەکەینەوە کاراکردنەوەی پەرلەمان بابەتێکی مەسیریە، بابەتێکی گرنگە و چارەنووسسازە ئێستا ئەبێ ئەم کارە بکرێ بە کارێکی گرنگی زانین و هەندێک هەنگاو هەیە بۆ ئەو بەرەو ئەو کارەکردنەوەی ئەڕۆیت ئەو هەنگاوانە ژەبێ بگیرێتە بەر. هەمومان قسەی لەگەڵکەم وەسا هەمووشمان لەسەری گاوێک دەبێت بگیرێتە بەر بەرەو ئەو ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان. ئێمە پێویستمان بەوەیە ئێستا ڕێی ڕوونی کۆمەڵی ئیسلامی لەسەر مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان ئیتیفاقی پێنج خۆڵیە بەر لە کاراکردنەوەی بیرۆ بۆچوونی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئێمە ئەڵێن ئێستا زەمینەی هەرێمی کوردستان کە هەموو لایەنەکان تاکی لەسەر کۆدەنگی نیشتیمانیەکەنەوە ئێمە بەرەو ڕیفراندۆمە ڕۆین باز لە ڕیفراندۆمەکەین وەنیە ئێستەژنا ئەم تەوقیتەژنا کە دیاری کراوە 6 مانگی تر ساڵێکی تر ئێمە پێویستمان بەم پرۆسەیە 2 ساڵی تر ئێمە پێویستمان بە کۆدەنگی نیشتیمانیە ئەبێ ئێمە هێزە سیاسیەکان هەوڵ بین بە تەبایی بە لێک تێگەیشتن هەنگاوەکانی داهاتوومان ڕێخینەوە ئەمە ئامانجەکەی ئێمە ئێستا کەڵکی ئەومان نییە هەرێمی کوردستانی ئێمە پێویست زمینەی ئەوەی نییە نەچۆتە سەر ئەوسکەی ئێستا بە نەفەسی معارەزە و دەسەڵاتیشکەین هەمومان بەیەکەوە ئیتیفاقین کۆدەن حتا تەوافقکەین لەسەر واتە سازانکەین لەسەر هەندێک بڕگە کە ئێستا کێشەیە لە نێوان لایەنە سیاسیەکان ئەبێت سازانی لەسەرکەین بۆ نمونە پرسی سەرۆکایەتی هەرێم بەڕاستی پرسێکی حساسە سەرەتای کێشەکان لە هەرێمی کوردستانە لێەوە سەری هەڵدا ئێستا بین ئێمە لایەنە سیاسیەکان لەسەر ئەم پرسە سازان بکەین تەوافقکەین بزانین چی بکەین ئەم سیستمەی ئێستا هەرێمی کوردستانی ئێمە چۆن ڕێخێنەوە سیستمی سیاسی پەرلەمانی یان سەرۆکایەتی یان هەر شێوەیەکی تر بۆیە ئەبێ بەڕاستی لەسەر ئەم بابەتانە کۆدەنگی دروستکەین نەک سراع و ململانەیەک جاری کە بەرینەوە پەرلەمان بێتەوە مای سەرهەڵدانی کێشە قسەکەی ئێمە ئە لەسەرەمەیە پاشان ئێمە قسە لەسەرە واکەین سیستمی پاشەکەوتی موچە لابرێ ئایا لایەنە سیاسیەکان هەمومان کۆدەنگی لەسەر ئەم بابەتە ئەبێ ئەمە قسەی لەسەرکەین چونکە ئەم بابەتە بابەتێکی مەسیری و حیاتیە بۆ خەڵک ئەبێ ئێمە لەسەرمە ڕێکەوین ئیتیفاقی نووسراومان هەبێ کە پەرلەمانی کوردستانە چۆن تەعامل لەگەڵم بابەتاکە و چۆن ئەم سیستمە ڕێگە خاتەوە بۆ ئەوی کە ژیانی خەڵک چاکە ئەبێ بزانین بیرۆکە ئێمە لەم ڕۆوە چەند بابەتێکمان هەیە ئێمە بەڕاستی ئێستش ئێستاڵین پەرلەمان کارابێتەوە
پەرلەمان کارابێت و یاسا دەرەکە ئایا ئێستا پەرلەمانی کوردستان یاسایەکی دەرکرد بەرزیەکاتەوە بۆ سەرۆکی هەرێم ئێستا ئێمە سەرۆکی هەرێممان نییە سەرۆکی هەرێمی ئێمە وادەی بەسەر چووە ئایا ئەو یاسایانە چۆن تەعاملی لەگەڵەکە پەرلەمان چۆن شەرعیەتی پێدا ئەبێ قسە لەسەر مەکرێ و تەوافقی لەسەر بکرێ بۆیە ئێمە قسەکانمان لەسەرەوەیە هەندێک دەست پێشخەری هەن بۆ ڕێخستنەوە و تەفعیلکردنی کاراکردنەوەی پەرلەمان ئەمانە ئێستا ئەبێ بیکەین چونکە کە چوینە ناو پرۆسەکەەوە ئەو کاتەوەی لای خەڵگڕون بێسە ئەمڕۆ لە کۆبنەوەکەتان لەگەڵ یەکێتی کۆمەڵی ئیسلامی ڕێوایە کە دەبێت بەر لە کاراکردنەوەی پەرلەمان ئیتیفاقێکی سیاسی پێنجیانە سەرێکە هەبێ واژۆ کرابێت بەڵێ بنووسرا و ئێمە لە نێوانمانە هەبێ و لەسەر خاڵەکان چەند خاڵ دەتانەوێت ئیتیفاق لەسەر هەموو ئەو خاڵانەی پێویستیان پێیەتی ئێمە قسەمان لەسەرەوەیە هەموو خۆشەر نیە هەرو خاڵانەی ئێمە بێ لایەنەکانی تریش خاڵیان هەیە ئێمە هەموو لایەکمان لەسەر ئەو خاڵانی کە پێویستە لەسەری ڕێ بکەین ڕێەکەوین و ئیتیفاقی لەسەرەکەین خۆم خاڵانە ئێستا ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی باسمان کرد و ئەوان متفقن لەگەڵ ئێمە و ئەوان لەگەڵ پارتی شادانیشون پارتیش متفقە لەسەر ئەم خاڵانە ئەی بۆچی ئەی ئێستا ئێمە چیمان پێویستە بۆ بەرەوچوونی تەفعیلکردی لەم حاڵە پێویستمان بۆیە کە سازانێکی نیشتیمانی لەسەرکەین ئیتیفاقێکی سیاسی نێوان لایەنەکانی لەسەر بکەین بۆ ئەوی بتوانین ینی ئیطمینانێ بین بە خەڵک و جەماوەری کوردستان کە لایەنە سیاسەکان ئێمە ڕێکەوتوین لەسەر کۆمەڵە بنەما و ئەم پەرلەمانش کە دەسەکاتەوە بە کارەکانی بە شێوەیەکی ئاسایی کارەکانی خۆی ڕێگە خاتەوە وە لەسەر بەرنمەیەکی سیاسی کە لایەنە سیاسەکان لەسەری ڕێکەوتون ئەو کارانەی خۆی ڕێگە خاتەوە هەموو لایەکشمان پشتگیری هەنگاوەکانی پەرلەمانەکەین بەو شێوەیە بەڵ ئەوە ڕێی ئێوە بوو کە بەڕێزووتت دەتانەوێت ئیتیفاقێکی پێنج قۆڵی بەر لە کاراکردنەوەی پەرلەمان لەسەر کاراکردنەوەی پەرلەمان یاسای سەرۆکایەتێرێم سیستەمی موچە ئەوانە بکرێت ئەی ڕێیەکێتی چی بوو لە بەرامبەر ئەوانیش لەگەڵ ئێوە هاوڕان کە بەر لە کارەکردنەوەی ئیتیفاقێکی سیاسی بکرێ و واژۆ بکرێن نێوان لایەنە سیاسەکان یەکێتی نیشتیمانی تەبان ئەو کۆبوونەوەی خۆی کردووە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و هەندێک خاڵ و ئیتیفاق لە بینی هەردوو لایەنە هەیە هەموو لایەنێکیش ئازادە لەگەڵ لایەنێکی ترا کۆ بێتەوە ئیتیفاق لەسەر هەر بڕگەیەکی هەر بڕگەیە کە هەردوو لایەن پێگەن ئەکەن ئازادە بەڵام یەکێتی نیشتیمانی کە باسی لەم قەزەیە کردووە لەگەڵ پارتی دیموکرات قەناعەتی ئەوان وایە ئەم خاڵانە ببرێتە ژێر قوبەی پەرلەمان واتە لە ناو پەرلەمانە گفتوگوێ لەسەرکرێ و فراکسیۆنەکانی پەرلەمان و پەرلەمانی کوردستان دەستکراوە بن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و ئەم تێڕوانینە ئێمە شار پێ باشە بۆ مەحکەمکردنی کارەکەیە بۆ بەدامەزراوەیکردنی کارەکەیە نەک ئەوەی کە ئەم کارایان پێ باش نەبێ ئەمەشیان پێ باشە بەڵام پێویستی بە کۆدەنگی هەموو لایەنەکان هەیە و هەموو لایەنەکان لەسەرەوە بۆیە ئەم هەنگاوانەمان دەست پێ کردووە کە لە بەیانی بەتایبەتی کۆمەڵێک کۆبوونەوەی چڕوپڕ هەیە لەو بابەتە هەمووی بۆ ئەوەیە بگەین بە ئیتیفاقێک هەموو لایەکمان لەسەری ڕێک ڕەنگە ماوەسێستا خەڵکی کوردستان پرسیاری بکە مەسەرەن چ کاتێک کۆمەڵی ئیسلامی دەچێت بەشدار دەبێت بە کارەکردنەوەی پەرلەمان ینی بەبێ زەمانەت لەسەر ئەم پرسانە ئێوە بریارەوەتان داوە کە چۆن بەشدار بن یاخود چۆن پەرلەمانی کوردستان بە چ شکڵێک کارا بکرێتەوە بەڵێ ئێمە لە پێنج خاڵەکەی خۆمانە باسمان کردو لە بەلاغی خۆمانەوەکو کۆمەڵی ئیسلامی ئێمە یەکێ لە خاڵەکانمان ئەوەیە ئاساییکردنەوە و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە ئەمە هەماجێکی ئێمە ئیشی بۆکەین و ئێمە هەموو دقێک ئامادەین بۆم پرۆسەیە بەڵام باسمان لەوەش کردووە سازانی نێوان لایەنە سیاسەکان بە بابەت لای ئێمە بابەتێکی گرنگە چونکە ئێمە بەڕاستی نامانەوێ هەندێک کێشەی ڕابردوو دووبارە بێتەوە و هەندێک گرفت کە ڕابردووە دروست بووە بەهۆی تێنەگەیشتن یا بەهۆی قەیرانی سیاسی لە نێوان لایەنە سیاسەکانە گرفتەکان تەشەنەی سندووە بووە بە کێشەیەکی گەورەتر دوای معالەجەکەی قورستر بووە چارەسەرەکەی قورستر بووە ئێمە قسەکەمان لەسەرەوەیە بین لایەنە سیاسەکان ئێمە ئامادەین بۆ کارەکردنەوەی پەرلەمان و بەکارێکی گەورەیە زانین و هەموو جەماوەری کوردستانی ئەم هەنگاوی پێ خۆشە بەڵام بەس ئێمە تێگەڕ تێڕوان جەماوەری ژەوە داوا لە ئێماکە ئەڵێ پێویستە ئێوە حیزبی سیاسین حاڵەتێکی وا دروستکەن بە مەحکەمی ئەم پرۆسەی ئەنجام بدەن حەقیشیانە واتە ئەم کارە بە شێوەیەکی تۆکمەی هەنگاوەکانی بۆ بنین تێڕوانین ئێمەشەوەیە وەکو باسمان کرد ئەوەیە کە ئەو خەتەواتانە بگرینە بەر بۆ ئەوەی زیاتر هەنگاوەکەمان تۆکمە بێت بەڵام ئەگەر ئەمە نەکرا ئومێ دەکەین بکرێ ئێمە بەڕاستی بە تەسەوری ئەمە
بە تەسەوریەمە و قەناعەتیەمە کۆمەڵی ئیسلامی هەرجێکێک لەو پێنج لایەنە سەرەکی هەرێمی کوردستان لە ناو کاراکردنەوەی پەرلەمانە ڕۆڵی نەبێ پرۆسەکە سەقەت دەرەچێت ئەو قەناعەتیەمەیە نەمان شاردۆتەوە و ئەو پێنج لایەنە زۆربیان ئەو قەناعەتیان هەیە بۆیە هەر پێنج لایەنەکە بێ مشارەکە هەبن و ئەوانیش قەناعەت چکە بۆ ئێستا شێوازی کاراکردنەوەی پەرلەمان هەر لایەنێک تێڕوانینێکی هەیە زیاتری هەیە کەمتری هەیە پێویستە ئەمانە یەخرێن واتە نقطەی مشتەرەک خاڵی هاوبەشی نێوان هەر پێنج لایەنەکە ئیتیفاقی لەسەر کرێ و خاڵانەی هاوبەشن ئەمە بکرێ بە بنەمایەک بۆ هەنگاوەکانی کاراکردنەوە بەڵێ بەس مامۆستا ئەوەی کێوە لە کۆبوونەوە ئەمڕۆتان لەگەڵ یەکێتی لەسەر پرۆژەکەی ئەوان و توێشتان کرد بەڕوونی پرۆژەکەی ئەوان گۆڕانکاری تێدایە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نەخێر هیچ بابەتێکی وا باز نەکرا ئاساییکردنەوەی پەرلەمان بە دەستەی سەرۆکایەتی ئێستاوە وەکو خۆی ئەچنەوە سەر کورسیەکانی پەرلەمان بەبێ سەرۆک و بەبێ دەستکاری هیچ پۆستێک بەڵێ ئەمە یەکلابەتەوە ئاسە و یەکێک لە ئەو کارانە ئێمە ئێستا خۆمان کە پرۆسەکەمان پێ باشەوە چوینەتە ناو گفتوگۆ ئەمەیە چونکە ئەگەر بێت و کاراکردنەوە کە بە مەرجەوە بێ و بە کۆمەڵی ینی لابردننی ئەمولدانانی ئەو ئەمانەتیەکەوانە مەرجی هینن ینی بەڕاستی قابلی قبول نین بەڵێ ئێستا ئەم کاراکردنەوەیە بە دەستەی سەرۆکایەتی ئێستاوە ئەچنەوە سەر شوێنی خۆیان و سەر کورسی خۆیان و ئیدامە بە کارەکانی پەرلەمان ئەدەن لەو شوێنەی بشراوە دەست پێکەنەوە یەکێتی شەمان بۆ چوونی هەبوو لەگەڵ ئێوە بەڵێ عینەشت ئەنی باز هیچ گۆڕانکاریەک نەخێر هیچ باس ئەوانش هیچ باسیشان نەکرد لە گۆڕانکاری لە هیچ پۆستێکی پەرلەمان سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان مامۆستا ئەگەر باس لەوە بکەین ئەو مۆعیدەی کە دیاری کراوە چواردەی مانگ ئێوە لەسەر ئەم مۆعیدە متتەفیقن کە لە چواردەی مانگ پەرلەمان کارا بکرێتەوە؟ بەڵێ ئێمە سەبارەت بە مۆعیدی کاراکردنەوە ئەو مۆعیدە لەوە چ لایەن یا دوو لایەندا دیاریان کردبێ ئێمە لەگەڵەوەین کە هەر کاتێک کارەکان هەمووی تەواو بوون بۆ ئەو ئامانجانەی کە پێویستن بێتە دی تەواو کران ئەگەر پێشتر لە مۆعیدەش بێمە هەر پێمان باش چونکە ئێمە دەخەیە زووتر پێمان باشن پەرلەمانە کارا بێتەوە بەڵام وەکو باسمان کرد بە ئامادەسازی تەواوە بە ڕێکەوتنی هەموو لایەنەکان و ئەو هەنگاوانەی پێویستە بیگیرێتە بەر بۆ پرۆسەیە و بە سەراحەت ئێمە زۆر پێمان باشە کە ئەم مەسەلەی ڕفراندۆمە کە ئێستا ئیشی بۆ کراوە لەلایەن چەند لایەنێکەوە وە قسە لەوەیە کە 25 مانگ بکرێ ئێمە قەناعەتمان وایە ئەم پرۆسەی ئیشی پەرلەمانی کوردستانە بۆ یەکەمین ئیشی ئەو پەرلەمانی کوردستان قسەکردبێ لەسەر ئەم بابەتە و بە دەستکراوەی واتە پەرلەمانی کوردستان قسەکار لەسەر ئایا زەمینەی ئێستای هەرێمی کوردستان گونجاوە بۆ ڕێفراندۆم هەموو فراکسیۆنەکان قەناعەتی خۆیان بڵێن و پاشان یاسای بۆ دەرکا و پاشان وادەکەشی تهدید کە بزانە کەی گونجاوە بۆ هیچ وادەیەکیش مقدس نییە هیچ بە قەناعەتی ئێمە کۆمەڵی ئیسلامی هیچ مەوعیدێک مقدس نییە بڵێ ئەم مۆعیدە نابێ فلان کەس دیاری کردووە یا فلان حیزب دیاری کردو نابێت دەستکاری کرد شتی وانە ئەبێ پەرلەمان لەو ڕۆژەوە دەستکراوە قسەشمان کردو ئێمە لەم بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی و لەگەڵ بزوتەوەی گۆڕانی شار قسەمان کردووە کە ئێمە لەگەڵەوەی پەرلەمان بۆ پرسی ڕفراندۆم بە تەواوی دەستکراوە بە هیچ فشارێکی لەسەر نەبێ و ئەمەش یەکێکە لەو قسانێک کە هەمانە لە ئیتفاقی سیاسیەکە باسیکەین ئەویشەوەیە نابێ ئێستا مەرج دیاری کرێت چونکە ئەم پرسی هەمومانە پرسی هەموو میلەتی کووردە و ئەگەر باجیشی هەبێ هەموو میلەتی کووردەی داوەکو ئێستا وردە نیشانەکانی باجدانی میلەت و لە سنوورەکانەوە دەرەکەون کەوتۆ کەمە باج نیشانەی باج بەڵێ ئەوە ئەی بیننی لە منتیقی مندەلی لە مەناتیقی متەنازع کێشە لەسەرەکان خەریکە وردە کێشە لە بینی هێزی پێشمەرگەی کوردستان و کورد و عرب دروستە بێ و حەشتی شعبی دروستە بێ کە ئەمانە بەڕاستی نیشانەی خراپن چونکە زمینە سازی نەکراوە ئێستا تۆ لەگەڵ حکومەتێکی ناوەندیە هەرێمێکی سەر بە حکومەتە لەگەڵم حکومەتە ڕێک نەکۆتی اتفاق نییە لەسەر لەم پرۆسەیە ئەو پێی باش نییە ئەم ناوچانەی بەدەستەوەی ئەو پێی خراپە کە تا ئێستا تۆ هەر تا ئێستا بەدەستەوەی ئەو ملاحەزەی هەیە لەسەری وەخ ئیقراری نەکردو ئێستا بیکەی بە شێوەیەکی یاسایی و بڵێ من ڕیفراندۆمی تیاکەم و دوایی هەر نەتیجەیەکی دەرچوو ئەم منتیقانە ئەوە من بە فەرمیت هەڵسوکەوتی لەگەڵەکەم ئەو بەبێ ئەوەی اتفاق لەگەڵ ئەوکەی کێشت بۆ دروستەوێ بۆیە ئێمە بڕاستی قسەمان لەسەرەوەیە کە پەرلەمانی کوردستان لەسەر ئەم بابەتانە بەجددی دانیشێ و بڕیاری خۆی بە چونکە بڕیاری هەمومان بەڵام مامۆستا باس دەکرێت بۆ من هەندێک لایەن دایانەوێت پەرلەمانی کوردستان مەسەلەن تەنها بۆ ڕیفراندۆم کارا بکرێتەوە ئێوە ڕێیتان چێنی ئەوەشان وایە دەبێت تەنها بۆ یەک پرسی نەخێر ئێمە ئەو ترسەشمان کە باس کراوە باس کردووە ئەگەر ئامانج لە کاراکردنەوەی پەرلەمان تەنها دەرکردنی یاسای بێ بۆ ڕیفراندۆم و شەرعیەدان بە ڕیفراندۆ بێمە لەگەڵینی ئەبێ پەرلەمانی کوردستان بۆ هەموو پرسە چارە نووسازەکان کە لە بەردەستایەتی دانیشێ و کاری خۆی ئاسایی بدەست بەڵامەوەی کە شەرعیەدان بەو 25 مانگ لەگەڵ بەڵێ شەرعیەدان بەوەی کە یاسایەکی بۆ دەرکرد چکە حیزبەکان ئەوانەی لە ڕەهەندێکیان داکۆشەکەن ئیلا بێ یاسای لە پەرلەمانە بۆ دەرچێ ئەلا ئەو پەرلەمانە کۆبێتەوە ئەگەر ئێمە بین هەر لایەکمان وا بیرکەینەوە پەرلەمان ئاساییکەینەوە بۆ یاسایەک بۆ بابەتێکی دیاریکرا و دەرکا و تەواو دەرگاکەی داخرێتەوە بیرۆکەی زۆر هەڵەیە و ئەمەعنی هیچمان نەکردووە بەڵکو ئێمە لەگەڵەوەین کە پەرلەمان بە ڕیفراندۆمەوە بە یاسای سەرۆکاتی هەرێمەوە بە مەسەلی هەڵبژاردنەکانەوە مەسەلی بژێوی خەڵکەوە بە هەموو ئەو بابەتانێکی ئێستا لە بەردەستایەتی و ئێمە قەناعەتمان وایە بابەتن ئەبێ قسەی لەسەرکە و یاسای بۆ دەرکا و ئێستا کە کێشەیەک لە هەرێمی کوردستان لەسەر ئەو بابەتانە دروست کراوە پێویستە پەرلەمانی کوردستان کە نوێنەری خەڵکن ئەم کێشانەیەک لاکەنەوە و ئەم پرسانە بە یاسایی بکەن بۆ ئەوەی چیتر ئەو قەیرانانەمان توش نەبێتەوە کە توشمان بوو بەڵێ لە ماوەی دو ساڵی ڕابردوو ئێوە زۆر کۆکیتان لەسەر مەسلەی سەروەری یاسا کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان مەسلەی لابرنی سیستەمی پاشەکەوت کردوتەوە لەم کۆبوونەوەدا هیچ ئامادەن سازش لەسەر ئەو بێ یاسایی بکەن یاخود لەسەر مافەکانی خەڵک
ئێمە بە هیچ جۆرێک بە تایبەتی مەسلەی بژێوی خەڵک مەسەری لابردننی سیستمی پاشەکەوت کە سیستمێکی زاڵمانەیە و هیچ یاسایەک لە پشتیەوە نییە بەڕاستی لە فەراغی بوونی پەلەمانی کوردستانە و دەست بەکاربوون و هەڵنەسان بەکارەکانی پەلەمانی کوردستان و داخستنی پەلەمان ئەم بڕیانە نەدراون. ئەگەر پەرلەمانی کوردستان هەبێ مۆزەفێک کە بە یاسا موچەیەکی لە حکوومەتەوە بۆ دیاری کراوە یاسایەک پشتی ئەگرێ ئەم حکوومەتە ئەو یاسایە بشکێنێ پەرلەمانی کوردستان لە سەریەتە دەنگ و ڕێگەی نادا و ئەو موچەخۆرانە ئێستای هەرێمی کوردستان کە خۆیان قبوڵیان نییە پاشەکۆتی زۆرم لیان لەگەڵا کراوە ئەمە زوڵمێکە لەم فەرمانبەرانە کراوە و یاسای لە پشتەوە نییە بۆیە پەرلەمان لەسەر ئەم پرۆسەیە بێ قسە بکە و ئەبێ خۆی تاوتێن بابەتەکە بابەتێکی مەسیری و حیاتیە بۆ خەڵک و ئەگەر بێت و بژێ و ژیانی خەڵکەین ئێمە هەنگاویشی گەورەماناوە لە ڕووی ئەوەی کە بتوانین هەناسەیەک بژێڕینەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵی خۆشیان کەینەوە و ئەو هەموو ترس و دڵە لاوکی بۆیان دروست بووە لە نەتیجەی فشاری ئابووری لە نەتیجەی فشاری سیاسی فشاری ئەمنی ئەمانە وردە و دەبڕێوێنینەوە بۆیە ئێمە بەڕاستی وەکو خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان لەم بابەتانە کە باسمان کردووە نەخێر هیچ سازشە ناکەین و ئەمانە بە بابەتن کە قەناعەتمان پێێتی بۆ قەناعەتمان وایە ئەم بابەتانە پێویستە پەرلەمانی کوردستان زۆر بەجددی لەسەری ڕاوەستێ هیچ قابلی مساوامانیە بۆ هیچ لایەنێک بەڵام ئێستا ئەوەی کە بەڕێز وتت وەدەتانەوەی پەرلەمانی کوردستان بە پێنج لایەنەکە کارا بکرێتەوە و زەمانەت بێ ئیتفاقی سیاسی بەر لە کارەکردنەوەی پەرلەمان بەڵام ئێستا باز لە ئەگەری تریش دەکرێت بۆ نمونە بە دوو قۆڵی یان سێ قۆڵی کارا بکرێتەوە پێ دوای ئەمە ناتوانرێت کێشەکانی هەرێم چارەسەر بکە ئەگەر دەست بۆمە ببرێت ئێمە لەو ڕۆژۆ قەناعەتی خۆمان وتوە ئەوی ژەوەیە هیچ کۆبوونەوەیەکی دوو قۆڵی سێ قۆڵی چوار قۆڵی بەدیلی کۆبوونەوەی پێنج قۆڵی نییە کە ئەو پێنج لایەنە سەرێکیە حکوومەتی بنکە فراوانیان کابینێ هەشتیان پێکێناوە ئەم کابینێ ساریل مەفتوولە تا ئێستا ئەگەر لایەنێک لەو لایەنانە بە زۆرە لێکراوەتە دەرەوە لە ناو حکوومەتەکەەوە زوڵمی لێکراوە ئەژینە ئەم پێنج هەتا ئەو لایەنش کە ئێستا کە کراوەتە دەرەوە لە پرۆسەکە هەتا ئێستا ئەو لە ناو کابینەکە ناتوەتە دەرەوە ئەم کابینێ بنکە فراوانە ئامانجی هەموو لایەکوان لەم قەزیە چی بووە بردنیادنانەوەی پێکهێنانەوەی سیستمی وڵاتەکەمانە بە تایبەتی ئەمە بەرەو موسساتی بەرین بەداخەوە کە لەم پرۆسەیە موسسەی نوێنەری خەڵک موسسەی فعلی کە شادەماری وڵاتە پەخرا لەم پرۆسەیە کە ئەمە جێی ملاحەزەی جدیە بۆیە ئێمە هیچ بەدیلێک بۆ گەڕانەوە بۆ ئیتفاقی استراتیژی نێوان دوو حیزبی معەن گەڕانەوە بۆ پەرایۆسکردنی لایەنێک و دوو لایەنێکی تر یا دوو لایەنی تر یاسی ئەمانە ئێمە هەووی بە هەڵە ئەزانین چونکە بارودۆخ ئێمە باسی ڕێفراندۆم و کۆدەنگی نیشتیمانەکەین ئایا کۆدەنگی نیشتیمانی ئاوایە تەدی بەوەیە تەدی ئێستا تۆ بڕۆی پەرلەمان کاراکەیتەوە دوو لایەن خۆت ڕێکەوی و سێ لایەنی تر بکەیتە دەرەوە سێ لایەن ڕێکەوی و دوو لایەن بکەیتە دەرەوە چوار لایەن ڕێکەوی لایەنێک کاتە دەرەوە هەمووی هەڵەیە ئەمە قەناعەتی ئێمەیە قەناعەتی ئێمە ئەوەیە هەر پێش لایەنەکە ڕێکەوین چونکە نێوانمان زۆر کەمە گرفتەکانی نێوانمان بەو شێوە نییە کە ئێستا بۆ کاراکردنەوەی پەرلەمان هەمومانم خاڵانە دوو باتەگەینەوە بەڵام لەسەر میکانیزمەکەی هەندێک ملاحەزات و تێبینی لەلایەکی تر نوعێکی ترە ئەمانەیە خەین بۆیە ئەگەر ئەمە بکەین بەڕاستی دڵی جەماوەری کوردستانی خۆشەکەین بەڵام ئەوەی کە ئێستا بۆ نمونێمە لە بەرپرسانی پارتی دەبیستین بازوکەن کە ڕێکەوتنێکی استراتیژی نوێ لە نێوان پارتی و یەکێتی بەڕێوە ئەن پێ ئەگەر ئەمە جێبێت گەڕانەوە کوردستان بە ڕێکەوتنی نێوان دوو حیزب ناتوانرێت باش ئیدارە بدرێت ئێمە زۆر ئاسایی ڕێکەوتنی استراتیژی یا ڕێکەوتنی ئاسایی یا ڕێکەوتنی سیاسی لێوان دوو لایەن سێ لایەنەکرێت لە بینی خوانە بۆ کاری حیزبی خۆیان پێمان ئاسایی بەڵام بۆ ئیدارەدانی کوردستان بۆ ئیدارەدانی کوردستان بە تایبەتی ئێستا پێنج لایەنە ناو حکومەتایە پێم بەشێکی هەڵەیەزانی و ئەمە انقلابی پێوترێ ئەگەر دوو لایەن بێن ئیتیفاقن سێ لایەن بکەنە دەرەوە سێ لایەن بێن دوو لایەن بکەنە دەرەوە چوار لایەن بێن لایەنێ بکەنە دەرەوە کە هەوان مشتەرەکن شەریکن لە بەڕێوەبردنی ئەم کابینەی هەشتەمە و بۆچی بۆ ئیدارەدانی وڵات ئێمە بەڕاستی ئێمە بە انقلاب بێزانین و بە خاڵێکی سلبیە زانین و تەسیریشی لەسەر پرۆسی سیاسیە بێ تەسیرێ بێ لەوەی کە کێشە دروستەکاتەوە بە تایبەتی وەکو باسم کرد ئێمە ئێستا پێویستمان بە کۆدەنگی نیشتیمانی لە هەموو کاتێکی تر زیاترە باسی ڕفراندۆ ناکەین ئاشە ئەکرێ ئێمە لە هەرێمی کوردستانە هەمومان خەباتمان لە پێناوی سەر بەخۆی کردووە ئەکرێ لە هەرێمی ئێمە
دەنگی بەڵێ لە هەرێمی کوردستانە لە پرۆسەیەکی ڕێفراندۆمە ترسمان هەبێت لەوەی نەجاحەت بێنێ و زۆری نەبێنێ ترسمان هەبێ کە معلیلم هەموو میلەتیەمە ئەمە ئاواتی بۆ خەواتی بۆ کردووە تێکۆشانی بۆ کردووە بەڵێ زۆر باشە بەس ماوەسە باس لە سیناریۆش دەکرێت بۆ نمونە بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان دواخستنی هەڵبژاردنەکان درێژکردنەوەی تەمەنی حکوومەت و ویلایەتی بارزانی کۆمەڵی ئیسلامی ڕێی چیە لەم بارەیەوە بە هەموو شێوەیەک ئێمە ئەوانە ڕەدەکەینەوە ئێمە لەگەڵەوە نین یەک ڕۆژ تەمەنی پەرلەمانی کوردستان درێژکرێتەوە و ئەو وادەی دیاری کراوە بۆ هەڵبژاردنەکان ئێمە لەگەڵ لە کاتی خۆیان بکرێ و هەر کەس جارێ هەر وادەی درێژکردنەوە وادەی سەرۆکی هەرێم ئێمە قەناعەتمان وایە وادەی سەرۆکی هەرێم هەر زۆر دەبێت کە بەسەر چووە و 2 ساڵی زیاد سێپەڕان هیچی درێژەکەیتەوە هەر خۆی نەماوە هەر بنەمای یاسایی نەماوە ینی چی درێژەکەیتەوە مەسەلەی پەرلەمانی کوردستانیش لەگەڵ درێژکردنەوەی نینێمە لەگەڵ درێژکردنەوەی کە ئەم پرسش هەرە چێتەوە پەرلەمانی کوردستان و بەردەم خۆیان ئەگەر ئێمە پرۆسەی هەڵبژاردنەکان لە یەکی یانزە ئەنجام دەین وەکو بڕیار دراوەکو ئێستا کۆمیسیۆن ئامادەکاری بۆکە ئەم ناکەوینە ئەم فەراغە یاساییەوە یا ئەم بۆشایی یاساییەوە بۆ پەرلەمانی کوردستان بەس نابێت ئیشکرێ بۆ ئەوەی پەرلەمانی کوردستانی بکرێتە فەراغی یاساییەوە چکەوە سەرۆکی هەرێمان نەما فەراغی یاساییایە ئێستا وەنیە ئێستا پەرلەمانیش بە هەمان دەرببرێ ینی وردە هەموو مؤسساتی ئێمە شەرعیەتیان نامێنێ فەوزایەک لە وڵاتە دروستە بێ بەڕاستی یعنی ئەو کاتە چوە چیەکە ینی بۆیە ئەبێ ئەمە سەلێ بە جدی وەریگرێ پەرلەمانی کوردستان نابێ ئێستا لایەنێکی سیاسی وەڵا وەزعی انتخاباتی خراپە یا هەست بکە وەڵا کاکە ئەلم کاتە جەوی مولائیم نییە بۆ دەنگدان و هەڵبژاردن بە هەر شێوەیە بێ بە ئەم انتخاباتە تەجیلکەین ئەمە بەڕاستی ینی زۆر خەتەرە بۆ سەر پرۆسەی سیاسی مامۆستا ئێوە دەڵێن لەگەڵی دانی بەڵام ئێستا هێسێ خواستێمە هەبێت ینی بەڕاستی لە کەسمان نەبیستووە هیچ هێزێکی سیاسی داوای ئەوەی کردبێت کە بە هەڵبژاردنەکان دواخرێ بەڵێ بەڵام لە بارودۆخەکەەوە دەخوێنەوە هەندێک کەس ترسیان لە دەنگ کە بێت و بیانەوێت مەسەرن هەڵبژاردن ئەشەیە کرێ ینی خۆ پرۆسی سیاسی یا پرۆسی هەڵبژاردنەکان هەموو لایەنێک بەدڵی نییە لە کاتی خۆیان بکرێ یا هەیە سیادادی خۆی بۆ وەرنەگرتووە کە بۆ پرۆسەیە بچێتەوە جاری کە بەر نەشتەری جەماوەر و خەڵک هەڵسەنگانی بۆ بکە و دەنگی پێبایە دەنگی نەیە ئەمە طبیعیە لە کاری سیاسیە بەڵام ئەمە بەلایەک کۆی پرۆسەی سیاسی لە وڵاتە بەڕێوەبردننی دامەزراوەکان و مؤسساتی وڵات مەسلەیەکی ترە ئەمە مەسلەیەکی هەموو خەڵک لێ هەموو جەماوەر چاوەڕێیەکە و مەسی هەموو جەماوەرەکە واتە هەموو جەماوەری کوردستان ئەم مەسلەیە بە شێوەیەک لە شێوەکان ئەیانگرێتەوە کە تۆ بێی ینی پرۆسی هەڵبژاردن 4 ساڵ جارێک بۆ پەرلەمانی کوردستان مافێکی سەرەتایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە ئێمە قرارمان کردووە بە یاسا 4 ساڵ جارێک ئەبێ هەڵبژاردن بکرێتەوە بۆ نوێنەڕانی خەڵک کە ئەندامانی پەرلەمانن ئێستا تۆم بە چه حەقیقە مافی لەسەریتەوە یا دوایەخی بۆ دنیە و بە تایبەتیش ئەگەر تۆ بۆشایی یاساییت هەبوو بۆشایی یاساییت هەبوو وە کێشت بۆ دروستە بێ ئێمە کاتێک کە بۆشایی یاسایی لە پۆستی سەرۆکی هەرێما دروست بوو یەک کۆمەڵ گرفتمان بۆ دروست بوو ئێستا لە پرۆسی حکومڕانیە چونکە ئەمە باجی هەیە ینی تۆ بە شێوەیەک لە شێوەکان سیستمی حکومڕانی لە وڵاتەکەی خۆتا تووشی قەیرانەکەی تووشی کێشاکەی تووشی مەشاکیلەکەی بۆیە ئێمە لەگەڵەوە نین و هەر لایەنێکیش بەم شێوەیە بیر بکاتەوە لە پرۆسەکانی هەڵبژاردن بۆ ئەوەی خۆی ئینقاسکە یا بۆ ئەوەی جەیەک بڕەکسێنێ پاشان بڕاتە ناو پرۆسی هەڵبژاردنەوە خەڵک دەنگی پێ بەمە هەڵەیەکی گەورە و کوشندەیە بەڵکو ئەوە حەقیقەتەوە حاڵەتی سەلیمە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیانە بکرێت حکوومەتی عێراقی لەگەڵ ئەو هەموو قەیرانانە هەیەی لە عێراقا هەتا ئێستا شەڕی داعشەکە ئەو هەموو کێشەی سونە و شیعە و کێشە جیاجیانی لە ناو عێراقا هەیە یەکێک لەو سەروانانەی حکوومەتی عێراق تۆماری کردووە پرۆسەکانی هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجامەدا ئێستاش مشتومڕیانە لەسەرەوەی ئەگەر چەند مانگێ پرۆسەکانی هەڵبژاردننی پارێزیەکان دواخن هێشتا ئیقراریان نەکردووە لە پەرلەمان زۆر باشە ماوەسە کاتێکی کەم من ماوە سەبارەت بە مەسەلەی ئێستا من لە کاتی ڕکلام بۆ بەرنامەکە کرد زۆرێک لە هاوڵاتیان بێمتمانیان هەبوو باسییان لەوە کە ئیتیفاقی حکوومەتی بنکە فراوان جێبەجێ نەکرا بۆنمونەی ئەوەی یەکێتی اتفاقی سیح و زێرانیان کرد بۆ مەسلەی گەرانە لە سوود جێبەجێ نەکرا ئەم جارە چی بکرێت کە هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکرێت و یاخو کۆبوونەوەی بێئەنجام نەبێ بگەن بە نەتیجە چونکە خەڵک جۆرێک لە بێئومیدێکی زۆری هەیە سەبارەت بە کۆبوونەوەیان سیاسیەکان بەڵێ من تەکی دەکەمەوەەوە نابێت جەماوەری کوردستان بێئومێد بن لە چاکسازی نابێ هیچ لایەکمان
بێ متمانە بین بە هەڵبژاردن تەنها وەسیلەیە لە بەردەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆ گۆڕانکاری نابێ بە هاوڵاتیان بگەێ ناو حاڵەتە بڵێن ئێمە گۆڕانکاری بووە بەهۆی پرۆسی هەڵبژاردنەوە لەم هەرێمی کوردستانی ئێمە ئەو دوو حیزبە سیاسی کە وڵاتیان بەڕۆبەرەوەیەکی 50 کورسیان بووە ئێستا نەتیجەی پرۆسی هەڵبژاردن لایەکیان 38 لایەکیان 18 زۆری فەرق کردووە بە هەردووچیان 56 کورسیانەیە کە جاران هەرێکیان 50 هەبووە ئەمە پرۆسی هەڵبژاردن ئەم تەغیری لە وڵاتە دروست کردووە بۆیە بێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی ئەو هەموو کێشەیەمانەیە لەگەڵ ئەوەی تەزویراتێکی زۆر کراوە لە انتخاباتەکانە و بەداخەوە ئێستش تۆماری دەنگدەران لە هەرێمی کوردستانە کە پاک نەکراوەتەوە کامە ئیشی کۆمسیۆنەکەی کوردستانە بەداخەوە ئەوان ژەبێت پەلەکەن لەم پرۆسەیە چونکە پاکردنەوەی تۆماری دەنگدەران مەسلەیەکی زۆر مەسیریە بۆ ئەوی کە پرۆسەیەکی هەڵبژاردنی نەزیک هەڵبژار لە کوردستانە ئەنجام بین بەڵام هاوڵاتیان نابێ بێ ئومێد و بێ هیوا بن ئەبێ لەگەڵ ئەوا بین هەمومان گۆڕانکە چکە ئەمە وڵاتی خۆمانە دەستی لێ بەڕێین بێ ئومێد بین بێ هیوا بین لە چاکسازی بەڕاستی ئەوە نیشانەی مردنی نیشتیمان وڵاتەکەمانە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی ئەمە دەستمان لە وڵاتی خۆمان چی بکرێت بۆی کۆبوونەوەکان ئەمجارە بەرهەمدار بن ئەزمموی ڕابردوو دووبارە بە کورتی ئێمە جەماوەری کوردستان بە جددی مراقبی لایەنە سیاسیەکان کەن بەجددی مراقبی لایەنە سیاسیەکان چاودێریان کەن بزانن هەنگاوەکانیان بۆ پرۆسەی کاراکردنەوەی پەرلەمان لە ئاسی تموحی ئەوانایە ئەو هەنگاوانەی کە ئەم پرۆسەیە محکەمەکە جارێکی کە ئەوەی جەناب و باس کرد زەمان دروستەکە بۆ ئەوەی کە جارێک کە پەرلەمانی کوردستان تووشی قێران نەبێتەوە دەرگاکەی دانەخرێ حیزبی سیاسی حیزبێکی سیاسی تەحکومی پەیوەنەکە و بتوانێت خەڵک پەرلەمانەکە بە نوێنەری حەقیقی خۆی بزانێ و دەستی بۆ درێژگا دڵیشی پێی بکرێتەوە کاتێک کۆمەڵەکانی دەست پێکاتەوە هەر ئەم هەر حیزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانە هەنگاوەکانی بەم ئاقارانەدا حەقە جەماوەری کوردستان محاسبە زۆر باشە ئەو بەڕێزانی کە بەنێکیان پرسیاریان کرد بۆ وەڵامماندانەوە بەس ئەو خەڵک زۆر تەکی لەسەر ئەو بەڕێزانی کە تەکی لەسەرەوەیان دەکەوت کە ئێوە سازش دەکەن لەسەر مافەکانی خەڵک پێشتش ئێمە لێرە شتێک دەکەن نایاسایی بێ لەم پرۆسێ سپاس دەکەم بۆ پرسیارەکە حەکیم ئێمە لێرە تەکی دەکەینەوە بە هیچ جۆرێک وەکو کۆمەڵی ئیسلامی سازشمان لە ڕابردوو شانە کردووە لەسەر مافەکانی خەڵک لەوەجێ باجیشمان لەسەرەوە دابێ وەکو حیزبی بەردەوامی لەسەر داکۆچی چونکە ئێمە قەنەعەتمان وایە کەی میلەت وەزعی باش بوو کەی سیستمی حکومڕانی لە وڵاتە باش بوو ژیانی خەڵک چابوو کۆمەڵی ئیسلامیش ژیانی باشە بێ کۆمەڵی ئیسلامیش ئەو کاتە پێوترێ حیزبێک کە خزمەتی خەڵکەکە بەڵێ دوا پرسیارم بەیانی کۆبوونی سەقۆڵیتان هەیە لەگەڵ پارتی باسی چی دەکەن لەو بەڵێ ئێمە هەمان بیرۆکەی خۆمان لەسەر مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان و هەنگاو بۆ بابەتە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و بە ئامادەبوون یەکێتی نیشتیمانی کوردستان باسەکەین ومێ دەگەین بکەینە ئیتیفاقێک بگەینە ڕێککەوتنێک کە بەدوایە بتوانین لەگەڵ لایەنەکانی تریژ وەکو باسم کرد یەکگرتووی ئیسلامی کوردستان بزوتنەوەی گۆڕان بتوانین پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی دڵخۆشکەر بۆ هاوڵاتیانی کوردستان کارا بکەینەوە. بەڵێ بەڕێز مامۆستا ورسەنگاویان دەمەنجمەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس بۆ وەرسەکەم بەرنامە لەگەڵمان بوو. سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.